والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، داواکارم لە خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا کە بۆ بەجێهێنانی فەرزی جومعە بە بانگەوازی ڕەب العالەمینەوە هاتووینە ماڵی خوا، لەم کاتەدا لێمان خۆش بێ، بە چاوی ڕەحمەت و میهرەبانی تەماشامان کە لە بەڵا و مصیبەتی دنیا و قیامەت بە دوورمان کە، دین و ئیمانمان سەلامەت کە، ژیانی هەموو لایەکمان بەختەوەر کە. خۆشەویستان، ساڵی تازەی خوێندنە، خوێندکار و قوتابی و فێرخوازەکانمان ڕوویان کردوێتەوە ناوەندەکانی خوێندن و مامۆستایانی دڵسۆز و بە ئەمەکی ئەم کوردستان و وڵاتە خەریکی وانەوتنەوەن. بۆیە بە پێویستی شەرعی دەزانم کە لەم وتارەدا باسێک لە خوێندن و لە ڕۆڵی گرنگی مامۆستایانی بەڕێز و قوتابیانی چاوگەشت بکەم کە بەڕاستی ئەم مەسەلەی بواری پەروەردە و فێرکردن گرنگە قسەی لەسەر بکرێ و لە گرنگترینی هەموو بابەتەکانە. بۆ دنیامان زەرورە و بۆ قیامەتمان پێویستە کە بەداخەوە ئەوەندەی لەم وڵاتەدا شەڕ و قسە و بەسەرهات و کۆڕ و کۆبوونەوە دەکرێت لەسەر بودجە و لەسەر فڵان و فیسار، ئەسڵەن ئەم بوارە گرنگەی پەروەردە و فێرکردنە هەر قسەی لەسەر ناکرێ، هەر خەڵک باسێکی لێوە ناکا، هەر کۆڕ و سیمینارێکی بۆ ئەنجام نادرێ. زۆر بە بێدەنجی دەرگای خوێندنگاکان بەڕووی 1.5 ملیۆن قوتابیدا بگرە زیاتریش دەکرێتەوە. بەڵام ئێمە وەکو ئەهلی مزگەوت زەرورە بابەتەکانی ڕۆژانەمان تێک هەڵکێش بن لەگەڵ واقعی میلەتەکەماندا. ئێمە باسی پلەی زانست دەکەین لە ئیسلامدا. خۆشەویستانم، جەنابتان معلوماتان زۆر زیاترە لەمە، بەڵام بیرهێنانەوەیە کە یەکەم ئاەتی قورئان کە بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە ئاشکەوتی حەڕا دابەزی، یەکەم ئاەت جوبریل باوەشی پیا کرد و بە فەرمانی پەروەردگار پێوت ئیقڕە، یەکەم ئاەتی قورئانی ئێمە بخوێنە. زۆر کەس ئەو پرسیارە دەکات، دەڵێ ئەی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ کتێبێک نەبوو، چی بخوێندایە؟ بەڕێزان، خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، لەویشەوە بۆ یەکیەکی ئومەتەکەی، بۆ هەموو موسڵمانێک تا قیامەت ئیقڕەئی هەبێ، خوێندنەوەی هەبێ بۆ 4 شت. یەکەم بخوێنە، خوێندنەوەت هەبێ بۆ جیهان و بۆ ئەم زەویە و بۆ ئەم گەردوونە. بزانە بۆچی هاتوویە سەر زەوی، بزانە ئەم جیهانە پێویستی بە چییە، چۆن ئاوەدان دەبێتەوە، چۆن جێنشینایەتی پەروەردگاری لەسەر دەکرێ. خوێندنەوەت هەبێ بۆ واقعی ژیان. دووەم، خوێندنەوەت هەبێ ئیقڕە بۆ خۆت، بۆ نەفسی خۆت، بزانە تۆ چێی، چونکە من عرف نفسه عرف ربه، هەر کەسێ نەفسی خۆی ناسی خواش دەناسێ. بزانە تۆ هەر ئاوا هاتوویە سەر ئەم زەویە چەند ڕۆژێ بژی و نەزانی نیوەی خەون و خەیاڵات و بێبەرنامەیی بوو، هەر ئاواش بڕۆی، نە پاداشتێک، نە سزایەک، نە ژیانێک، نە ژیانێکی تر نەبێ. ئیقڕەت هەبێ، بە خۆدا بچۆوە، دەخۆت بخوێنەوە، بڵێ من چۆن دەبێ ئەم ئینسانە گەورە و معەزەز و مکەڕەمە ژیانی هەردوو 3 ڕۆژێکی دنیا بێ. ئیقڕە بخوێنەوە هەموو شتێکان لە جێی خۆیدا بنێ. بە ئیقڕە بەخوێندنەوە هەموو شتێک بخە شوێنی خۆی، کەسی شیاو بخە شوێنی خۆی، ئامێری شیاو بخە شوێنی خۆی، ژیان بەختەوەرکە، پێش بەهەشت ئەم دنیایە بکە بە بەهەشت. 4ەم، خوێندنەوەت هەبێ ئیقڕە بۆ هەموو زانستەکان. چاولێ قورئان نەیفەرموو ئیقڕە فڵان شت، ئیقڕە خوێندنەوەت هەبێ بۆ تەواوی زانستە دنیایی و قیامەتیەکان، بۆ ئەوەی دنیات بەختەوەر بێ، قیامەتت سەرفراز بێ. ئیقڕە بۆ ئەم 4 شتە بکە ئەی محەممەد صلی الله علیه وسلم، ئەی موسڵمان. ئەوەیە، ئەی ناخۆ کتێبێک لەوێ نەبوو بیخوێنەوە. ئیقڕە خوێندنەوە بکە بە بەرنامەیەکی پەروەردەیی داڕێژراو، ئەبێ ئومەتی ئیسلام ئیقڕەی هەبێ بۆ ئەم 4 شتە. ئەمجا بسم ربک الذی خلق، بەڵام ئاگادار بە ئەو خوێندنەوەیە لەژێر چاودێری پەروەردگار تابێ، بە ناوی کەسێکەوە بێ کە ئەڵڵایە، دروستکەری زەویە، دروستکەری مرۆڤە، دروستکەری گەردوونە، دروستکەری ئامێرەکانە،
نێرەری عیلمەکانە کە هەز ئەڵڵا خالیقا بسمی ڕەبیکە الەذی خەلەق باسی خەلەقی کردووە هەمووی بجێڕەوە بۆ لای خوا چونکە مرۆڤایەتی کاتێک کە عیلمی دەست پێ کرد کە ئیقڕائی هەبوو شتەکانی خوێندەوە بەڕێزان جەنابتان زۆربەتان ئاگاداری ئەو مەسەلەیەن مرۆڤایەتی ئێستاش جاری وایە گومڕایە بەوەی خوێندنەوەی هەبوو بۆ جیهان و بۆ مرۆڤ وتی وەڵام مرۆڤ لە مەیمونە چونکە لە خواوە فێر نەبوو کە مرۆڤ لە ئادەم و حەوا دروست کراوە ئێستاش نەزەریەی داروینی بڕوای وایە ئەم ئینسانەی ئێستا مەیمونە بەڵام بە زەمەن کلچی لێ بۆتەوە فێری قسە بووە دواتر خەڵکانێک کە هاتن وتیان نەخێر ژیان و بوونەوەر و مرۆڤ بەس جنسە ئەوەی ژیانی لەسەر دەڕوا بڕێەوە بەس حەزی بەینی نوێر و مێیە حتا فرۆید کە مەدرسەکەی دانا ڕەئی وایە کوڕ حەزی لە دایکێتی و کچ حەزی لە باوکێتی ئەوە بە ملیۆن خەڵک لەسەر ئەو فکرەیە پەروەردە دەبێت دواتر خەڵکێکە وتیان کاکە ژیان هەمووی بەس پارە و مایە و سەرمایەیە وەکو مارکس لە کتێبی ڕەسوولمالە ئاماژەی پێکردووە ژیان بەس مادەیە بەس پارەیە ئەو خەڵکە هەموو بەس هەوری پاهەوڵی پارەیەتی ناشتێکیکە لە گۆڕێنیە جاخوا فەرمووی ئیقڕە خوێندنەوەتە بێ بۆم چوارە بەڵام بسمی ڕەبیکە الەذی خەلەق بەناوی پەروەردگارتەوە کە دروستکەری هەموویانە چونکە ئەگەر نەگەڕایەوە بۆ لای خوا ئاوا مرۆڤایەتی سەرگەردان دەبێت بە بیردۆزی دەستکرد خلق الإنسان من علق أم قرآن چەند وردە بەڕێزان یەک لەگەڵ ئاەتەکانی بڕۆن خلق الإنسان من علق پەروەردگاری دروست کردووە لە خاڵێکی زۆر بچکۆلە ئەی ئینسان تۆ وەکو کرمی دەزوو وابووی وەک زەروی ناو ئاو وابووی هەمومان گۆمە ئاومان بینیوە لە لادیەکانی خۆماندا کە زەروو هەڵدێنێ زەروو کرمێکی سووری بچکۆلەیە جاری وایە چاوت تیژ نەبێ لەگەڵ ئاوا دەیخۆیتەوە ئەی ئینسان تۆ ئەسڵت لە ئەوە دروست بوو هەموو ئەم پێک هاتەی لەشی مرۆڤە کورت کرایەوە لەو کرمە بچکۆلەدا کە خۆی بەناو ڕەحمی دایکەوە هەڵواسی ڕۆژ بە ڕۆژ خواردن و خوێنی لێوەرگرت تا ئەو ئینسانەی لێ دروست بوو بەو مرۆڤە گەورەیە جا سەیری کەم بەڕێزان قورئان دەفەرمێ لەم ئاەتەیە زانست بە سەرچێڵی مەخوێنن زانست بە وردی بخوێنن باسی عەلەق دەکا نافەرمی ئینسان تۆم ئاوا دروست کردووی یەکەم جار بگەڕەوە سەر زەرو پێمان دەڵێ پێویستە تۆ سۆنەرت هەبێ پێویستە تۆ زانستی پزیشکیت هەبێ پێویستە تۆ ئەشیعەت هەبێ بۆ ئەگەر ئەمانە نەبێ نازانی خوا چی لە ڕەحمی ئافرەتا دروست کردووە ئاەتەکە پێمان دەڵێ باسی عەلەقم بۆ کردووی ئەی موسڵمان ضرورە تۆ ئەم پێشکەوتنە زانستێ لە بواری پزیشکیا هەبێ هەر ئەم ئاەتە بکرێ بە یەک کۆلێجی پزیشکی بەسە اقرأ وربك الأكرم بخوێنە چونکە پەروەردگاری تۆ هەمیشە بەخشندەیە سبحان الله ئەم قورئانە هەر کاتێ وەکو عەرزم کردن لێ وردەبیەوەی هەموو وشەیەک وشەیەکترت بەبیر دەخاتەوە اقرأ بخوێنە جاری یەکەمیش هەرفەمی بخوێنە بۆ ئەوەی خوا ڕێزت لێ بگرێ ئەماتە پێمان دەڵێ خوا ڕێز لە میلەتی خوێندەوار دەگرێ خوا ڕێز لە میلەتی ڕۆشنبیر دەگرێ سەیری ئەوە ناکە ئاینت چۆنە بیر و باوەڕت چۆنە حەز میلەتێک دەستی بە چەکی زانیاریەوە بێ خوا ڕێزی لێ دەگرێ و بەرزی دەکاتەوە ئێمەی موسڵمان حتا دەستمان بە چەکی عیلم و زانیاریەوە بوو پێشەوای گەلان بووین کە وەختێک دەستمان لە چەکی عیلم و زانیاری بەردا دەستماندایە کڵانژیکۆف و دۆشکە و ئارپێچی لە یەکتر میلەتانی تر دەستیاندایە چەکی زانست و ئێستا ئەوان بوونە پێشەوای گەلان ئەوە دادگەری پەروەردگارە بۆیە ئیقڕە لەگەڵ ئەکرەم دەتەوێت خوا ڕێزت لێ بگرێ و سەرت خا لەسەر زەویدا پەنا بۆ عیلم بەرە پەنا بۆ خوێندنەوە بەرە پەنا بەرە بۆ وردبینی بە وردیەوە سەیری جیهان و ژیان و ژینگە و مرۆڤ بکە هەزار ڕەحمەت لە هەژاری موکریانی بێ بەڕێزان کە باسی ئەم مەشهەدە جوانە دەکا کە دکتۆر عەلی شەریعەتی بە فارسی نووسیوێتی و هەژاری موکریانی بەو زمانە پاراوە کوردیە پەتیەی کە ضرورە مامۆستاکان جارێش کە ئەم زمانە لە قوتابخانەکاندا زیندووکەنەوە کە خەریکە زمانی کوردی ڕەسەنایەتیمان لەدەست دەچێ بگەڕێنەوە بۆ ئەم پەخشانە شیعرانە ئەفەرمێ ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لەناو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی بوو تا هەر ئەوە بوو مامۆستاکانی ڕۆژ ئاوا لە فێرگە لە زانزگایان لەناو کۆڕی کەی خودایان کاریان لاسای موسڵمان بوو دابی ئەوانیان پێجوان بوو کەوای شۆڕیان دەبەر دەکرد عەمامەیان لەسەر دەکرد ئەدای ڕازی و ئەبوو عەلی و دینەوەری و غەزالی و چێی دیکەیان دەردێنا چۆن ئێستا مامۆستاکانمان کەنەدارین لاسای ئەوان دەکەنەوە قەرزی کۆنە دەدەنەوە ئەدای ڕۆژ ئاوا دەردێنن ئەوروپیانە خۆ دەنوێنن دەزڕەنجینانی خاچپەرست سەلیبی و مەسیحیەکان دەزڕەنجینانی خاچپەرست کە دەستکردێکیان ڕێک دەخست فێڵیان دەکرد مۆری ئەڵڵایان لێدەدا ڕەنجی ئیسلامیان پێدەدا تاوا بزانن ئەو کارانە هی وڵاتی موسڵمانە
کاری شام و بوخارایە کرگاری بەڵخ و بەغدایە ئەستەمبوڵە تووسەڕەیە کاری وەستای غەڕناتەیە تەنانەت خاچی گردنبەند ئەڵڵایەکیان لێ هەڵدەکەند ئەوە ئێستاش لە ڕۆژهەڵاتی بارکەوتوو لە ناو گوێچکەی گادا خەوتوو میدیەن لە دەستکاریان دەدەن لاسای ڕۆژ ئاوایان دەکەن بالضبط ئێستا کۆمەڵگەی مسلمان هەموو سەنعەتێکی حەز دەکات ئەوروپی و ئەمریکی بێ چونکە ئەو دەستی بە عیلمەوە گرت و پێشکەوت ئێمە ئەوەی خۆمان لەدەستدا اقرأ وربك الأكرم ماڵێ مسلمان بۆ دواکەوتەوە قورئانەکە یەک ئاەت هەمووت پێ دەڵێ هەر وەختی ڕێز لێ گیراوی لە لای خوا کە دەستت بە عیلم و زانیاریەوە بێ کە دەستت لێبەردا خەڵکی تر پێش دەکەوێ الذي علم بالقلم پەروەردگارێک کە زانستی خستۆتە پێنووسەوە ئەم ئاەتە پێمان دەڵێ عیلم ئەوە نییە فاڵچیەک فاڵ بگرێتەوە بڵێ پێشبینی دەکەم 2040 کوردستان دەبێتە دەوڵەتی کوردی ئەوە پێی دەڵێن خەوخەیاڵاتی ئینسانێکی سیاسی فاشل الذي علم بالقلم علم ئەوەیە لە نوچی پێنووسەوە هەڵبقڵێ پرۆفیسۆرێکی ئێمە کە کوردە و لە لەندەن پرۆفیسۆرە و لە خەستەخانەیەکی گەورەی ئەوێدا دەوام دەکا ئەڵێ کاتێککە هاتمەوە بۆ کوردستان سیرم کرد کابرا بە حساب بۆردیشی هەیە بە نەخۆشەکانی دەڵێ وەڵڵاهی بە خیبرەی خۆم بە عەقڵی خۆم ئەوە وایە ئەڵێ پێم وتم برا ئەوە زۆر کۆنە ئەو قسەیە ئێستا لە جیهانی پێشکەوتوودا نابێ بڵێ بە عەقڵی خۆم و بە خیبرەی خۆم و بە تەجروبەی خۆم ئەوە وایە ئەبێ بڵێ لە فڵان کتێبا وا دەڵێ ئەو زانا گەورەی ئەو دکتۆرە دەڵێت چۆن مەلاکانی پێشینی ئێمە کە پرسیارێک لێ بکردنایە ئەیگول لێم گەڕێ با سەیری کتێبەکە کەم زام کتێب دەڵێت چی با لە خۆمەوە ڕێی دەرنەبڕم ئێستا هەم مەلاکانمان هەم دکتۆرەکانمان هەم ئەندازیارەکانمان ئەڵێ بەڕێی من ئەوە باشە ئەوە لە جیهانە باوی نەما ها قورئان دەفەرمێ الذي علم بالقلم ئەبێ بزانی لە چ کتێبێکا وشتت بینیوە کام زانایە وای کتووە کام سەرچاوەی معتەبەری زانستی ئەم قسەی هەڵبژاردووە الذي علم بالقلم رأي منوش رأي تو أو كوتاي بيهاتو لجهاني بيشكوتو أمرودا دي قرآنك أمي بو باس كردوين علم الإنسان ما لم يعلم پروردگار شتيكي ويفير كردون بهوي أم قرآن وكانتان دزاني سبحان الله قرآن ليك ديارا أو الزانانك 100 سال 200 سال علم لسري دخواني قرآن بس دوشة بس شوار وشة بيدله قرآن بس يومان بودك خلشينا أم دنيا هروا رنابي وكو بيشينان دلين روجك دي قيامت دادي يك سورة قرآن يمناوي سورة القيامة سورة قيامت خواهد فرمي فإذا برق البصر كاتيت شاوكان أبلغ دبن لترسو دهشتي أو روجا وخسف القمر مانغرونا شكي نامينه وجمع الشمس والقمر روجك دي مانغو روجتي كل دبنو بيكاد درين حدو كان لتبدبن يقول الإنسان يومئذ أين المفر أو لو رجد زندو به هاوار دكا چون سر دركم تازه تياشم فعلا تيشادة شو دنيا كوتاي بيده گردون كوتاي بيده قرآن بم ديارا اما جا بشتك دكا كأستاذنا كان لسدي بستوية كدو سياسة صالة خريكن جيشتون أم حقيقة قرآن بأيما يقول لا يقدرهم يفيربوين علم الإنسان ما لم يعلم خدا فرمشتكم بيوتن كزانا كان ناند زاني كم مسلمان نازاني بلام قرآنك بيدله زانا كان دلن همو روجك وهمو ثانيك تشكي خور أو خور جوريك الدنيا قرمي وروناجو هي وزيد داتيه كم دكا ورد كم دكا زوی بۆ ئەوەی کەوا لەگەڵ ڕۆژا بڕوا پەروەردگار وای کردووە زەویش بەشێک لە کێشی خۆی بزر دەکا بۆ ئەوەی ئەم هاوسەنگی دووری نێوان ڕۆژ و خۆر بمێنێ لە مقابلە مانگ وانیە مانگ وەکو خۆی دەمێنێتەوە کەمایەوە جار بەجار لە ڕۆژ نزیک دەبێتەوە چونکە لە زەوی دوور دەکەوێتەوە زەوی هێزەکەی کەم بۆتەوە مانگ بەرەو خۆی کێشکا و ئەو تەوازونە ڕاگرێ جار بۆ جار هەموو 100 ساڵێک 3 سامتین مانگ بەرەو ڕۆژ نزیک دەبێتەوە ئێستا زاناکان وا دەڵێن وەختێ دەمێت کە ئەوەندە لە ڕۆژ نزیک بووەوە خەسەف القەمەر سبحان الله قورئان چەند وردە مانگ ڕووناکیەکەی نامێنێ چونکە ڕووناکی ڕۆژ زاڵە بەسەر ئەمە وەک ئاوێنەیەک وەری گرتووەلێ بۆ خۆی تەنێکی تاریکە وجمع الشمس والقمر لەو کاتەیە مانگ و ڕۆژ بەیەکا ئەدرێن یەکسەر قیامەت هەڵدەستێ ئێستا 300 ساڵ عیلم خەریکی ئەمەیە قورئان بە یەک دێر پێت دەڵێ علم الإنسان ما لم يعلم شتێکمان فێرکردن کە نەتان دەزانی دوام بۆ چون بۆ ئەم ئاەتەوە دەخوێنمەوە ئەم ئاەتە پێمان بڵێ بەڕێزان هەچە من لە تەفسیری قورئانە نەبینیوە بەڵام کە لە قورئان وردەبێەوە بە جوانی تەماشایەکی زۆر شت دێتە بەرچاو
خوا نافەرمێ علم المؤمنون ئیماندارانم فێر کرد، علم المسلمون مسلمانانم فێر کرد، علم الئینسان ئینسانمان فێر کرد. بۆیە پێمان دەڵێ عیلم بۆ هەموو خەڵکیە بەگشتی لە عیلم و زانیاریدا سەیری ئایدۆلۆژیا و بیر و باوەڕ و دین مەکەن. عیلم لە کافریش وەرگرە فێری کافریشی کە، چونکە خوا فەرمووی علم الئینسان، نەیفەرموو هەر مؤمن هەر مەسیحی هەر فڵان، هەموو مرۆڤێک مادام زانست خوازە بە شەرتێک زانست خواز بێ، نەک لە پەنا پەروەردەوە بێ مناڵی مسلمان بکا بە مەسیحی، ئەمە نا، بە شەرتێ زانست خواز بێ دینی خۆی بۆ خۆی علمی لێوەرگرا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کردار ئەمەی سەلمان لە شەڕی بەدرا کاتێ دیلەکان بەدیل گیران خۆ ئەوانە دوژمنی خوێن خۆری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا سەری ئەسپان بتپەرست بوون. پێغەمبەر نەیفەرموو ئەمانە بیر و باوەڕێکی پیس و وەگەنیان هەیە خۆ مسلمانین دووریان خەنەوە، فەرمووی مادام خوێندەوارن دەستیان قەڵەم و پێنووسی پێیە با بێن دە مسلمان فێری خوێندن و نووسینکە لە منداڵەکانمان ئازاد بن، بڕۆنەوە بۆ لای ماڵ و مناڵ و کە سوکاری خۆتان بە شەرتێ هەر یەکێکتان دە مناڵم بۆ فێری خوێندنکەن. تەماشاکە ئەمایەتە پێمان دەڵێ عیلم لە کافریش وەرگرا و عیلم فێری کافریش کە پەنای بۆ هێنای، بۆیە زانستگای مسلمانان هەمیشە بەرەو ئەوروپا کرابەوە، هەتا مسلمانان دەسەڵاتیان هەبوو ناندەگوت ئەم کابرایە خاچپەرستە، خاچێک لە ملیدا بوو لەبەر دەم عەما بە بەسەرێکی مسلمانە دەرسی دەخوێن عیلمەکەی لێ قەدەغە نەدەکرد. علم الئینسان ما لم يعلم. ئەمجا عیلم خوا دەفەرمێ کەلا ئین الئینسان لەیەطغا. ئەم عیلمە سبحان الله دەوڵەمەندی چەند ئینسان بوغڕا دەکا. عیلم باوەڕتان بێت زیاتر، ئەوەی دکتۆرێک زاری وایە بوغڕا دەبێ، ئەندازیارێک پارێزەرێک کاربەدەستێک بوغڕا دەبێت، دەوڵەمەندێک ئەوەندە بوغڕانیە بە عیلمەکەی. کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕاه استەغنا، کاتێک خۆی بینی زۆر زانایە زۆر چەند شەهادە بە پشتە سەریەوەیەتی. جا ئەم توغیانە قورئان باسی دەکا و دەفەرمێ وەک لافا وایە لەما طغى الماء لە باسی نوحا خوێندوتانەتەوە لە قورئانە، کاتی ئاوەکە هێرشی کرد و توغیانی کرد و بەرز بۆەوە. نابینی کە عیلم خواناسی لەگەڵ نەما بە یەک دوگمە کە کابرا پەنجەی پێدا دێنێ وەکو چۆن لافا و لە وڵاتدەدا ئاوا مرۆڤ دەکەوێ بە یەک دوگمە 100,000 کەس دەکوژرێ بە یەک چەکی ئەتۆمی بە یەک چەکی کیمیایی. بەڵام چارەسەری ئەم بوغڕایە چییە؟ ئین ئیلی ڕەبیکە الرجعا، بیرت هەبێ ڕۆژە دەگەڕێەوە بۆ لای خوا. سبحان الله قورآن هەموو ئاەتەکانی تێکەڵکێشن، هەمووی پێمان دەڵێ ئەگەر ئەمەی ئاخر ئاەت نەبێ هەموو عیلم دادی مرۆڤایەتی نادا. خۆ ئێستا تەکنۆلۆژیای پێشکەوتوو لە هەموو کاتێ پێشکەوتووترە، بەڵام ژیانی مرۆڤایەتی لە خەتەرە. خوانەناسێک بە یەک دوگمە دەتوانێت 100,000 مرۆڤ کاتە قوربانی. ئین ئیلی ڕەبیکە الرجعا، گەزانیت دەگەڕێەوە بۆ لای خوا، بڕوا بکە بە ڕێزەکەم، ناتوانی لە سنوور دەرچی مرۆڤەکان ئازار دەی. جا پاشان سەرنجی قورئان بدەن. یەکەم سوورەت کە دابەزی بە ئیقرا دەستی پێکرد، ئاخر سوورەتی قورئان سوورەتی چییە؟ النەصر، ئیذا جاء نەصر الله والفتح. قورئان پێمان دەڵێ هەر کەسێک هەر شۆڕشێک هەر حکومەتێک بناغەکەی لەسەر زانست بوو ئاخری نەسر و سەرکەوتن شوێنی دەگوێ، سەر دەکەوێ، ئاخری دەگاتە لووتکە. هەر کەسێ هەر شۆڕشێک هەر حیزبێک هەر حکومەتێک لەسەر زانست بنیاد نەندرا، ئارزوو خەڵکی بوو، هەر کەسە بە ئارزووی خۆی بوو دڵنیابن سەرکەوتن نابینێ، ڕۆژێ هەرس دێنێ. ئەوە قورئان حد بە سنجیرەی سوورەتەکان بخوێنەوە، ئیقرا و نەسر مقابلی یەکن، ئەبێت لەسەر ئیقرا کارت کرد بێ، ئەمجا نەسری خوا و سەرکەوتنی خوا بەشدا. لەبەر ئەوە با لە خوێندنە وەزارەتی پەروەردەی بەڕێز مامۆستا ئازیزەکان 4 شت لای خوێندکارەکانمان خۆشەویست بکەین. ساڵانی ڕابردوو تارم زۆر لەسەر خوێندەوە ناچمەوە سەر ئەو مەسەلانە. ئەمساڵ دەڵێم با هەموو جوهدی وەزارەتی پەروەردە و مامۆستایان و خوێندنگاکان بۆ 4 شت دەرخانکەین. یەکەم، خوای پەروەردگار لە دڵی خوێندکارەکانماندا کە وەک پەڕەیەکی سپیوان خۆشەویست بکەین. کەسێ بڵێ یعنی دین هەموو تەداخلی ناو خوێندنگا بکە، بەڵێ با ئیسلام بچێتە ناو هەموو دەرسەکانی مەکتەبەوە. ئەیەکێ لەمان دەپرسێ ئەخ مامۆستا تەلەبەکان دەترسێن بۆیە وانەی ئاینیان لابردووە، کاکی من ناڵم بۆ تەلەبە تۆ وەرە باسی جەهەنەم و ماری حەوسەر بکە، چێ وای کتووە؟ ئێستا من پێت دەڵێم هەموو دەرسەکان بکە بە دین، نەک مناڵ نەترسێ ئەو پەڕی دڵی بە خوێندنەکەی خۆش بێ. خۆ من ناڵم وەرە باسی حەوشیوی جەهەنەم بۆ منداڵێکی یەکی ئیبتیدایی بکە، ئەو قورئانی جوای نەفەرمووە، ئەو پاک و بێگەردە وەرە جوانی لەسەر بنەخشێنە. بۆ نمونە مامۆستایەک دەچێتە پۆلەوە دەرسی کیمیایان فیزیان هەیە، باسی چی دەخوێندرێ؟ باسی ئەلکترۆن و نیوترۆن و پرۆتۆن، ئەوە شتێکی سەرەتایی زانستیە. مامۆستا بۆیان دەکێشە لەسەر تەختەڕەش خەڵکینە ئەمە ئەوە ئەلکترۆنە، ئاوا دەسوڕێتەوە بە دەوری ناوکە بە دەوری پرۆتۆن و نیوترۆنە. ئەمە دەبینین ناوەڵا مامۆستا هیچ نابینین، خۆ هیچ ئەلکترۆنێک نییە. مناڵە چاوگەشەکان پەروەردگاری ئێمەش خۆ نایبینین بە چاو، بەڵام هەیە
هەر وەکو ئەو کەسەی بڕوای بە عیلم هەیە دەبێ بڵێ ئەلکترۆن هەیە. چاوەڵێ خۆ ئەلکترۆن ناشبینین و دەشی خوێنین، دەی پەروەردگاریش نابینینیش و هەیە. ها مناڵەکە یەکسەر قەناعەتی کرد، یەکسەر ئەو قوتابێ بە یەک قسەی تۆ باوەڕتان بە قسەی مامۆستا زۆر لە مەلاکاری گەرترا. ئەوەی مامۆستا بە ڕێزەکان لە خوێندنگاکان دەتوانن بیکەن 100 مەلای وەگێمە لە مینبەران ناتوانێت بیباتە مێشکی خەڵکەوە، چونکە تۆ هاتووە بڕوای بە تۆیە. هەموو فکر و هۆشی خۆی خستۆتە سەر مامۆستاکە. ئەڵێ مامۆستا چی بکە من لاسایی دەکەمەوە، تەنانەت لە جلو بەرگیشە، تەنانەت لە قسە و هەڵس و کەوتیشە. تۆ کە باست کرد بڵێ بەڕێزەکەم ئەلکترۆنێک هەیە ئاوا دەسوڕێتەوە بە پێچەوانەی میلی کاتژمێرەوە بەندەوری ناوەکە بەردەوام دەسوڕێتەوە بارگی کارەبایی دروست دەکات. ئەم ئەلکترۆنە نابینین لەبەرەوەی هێندە وردە. شتێکی کەشمان هەیە لەبەرەوەی هێندە گەورەیە ئەویش نابینین. ئەزانن چیە؟ مەجەڕەکانە. مەجەڕە واتە ئەو گەلە ئەستێرانەی کەوا لە پشت سەرمانەوە و شەوانە سەر هەڵدەبڕوویدایان بینی، تەنها سێیان بە چاو دەبیندرێن، هێڵی کاکێشان، ماجلانی گەورە و ماجلانی بچووک. بەڵام بەهۆی مەڕسەدی فەلەکیەوە ئێستا 1000 ملیۆن مەجەڕە بیندراوە. 1000 ملیۆن، زانەکانیش دەڵێن 1 ملیار مەجەڕە لە کەوندا هەیە لە ئاسمانی یەکەمە، کە هەر مەجەڕەیەشی 1000 ملیۆن ئەستێرەی وەکو ڕۆژ و زەوی تێدا هەیە. سبحان الله. ئەمەش بێ بۆ قوتایی باس کرێ. حاصلی کە عەقڵی ئەوەندە فراوان دەبێت. ئەی مامۆستا بۆ نابینین کاکە هێندە گەورەیە، هێندە دوورە، چاوی ئێمە ئەویش نابینێ. ئەی هەیە یان نا؟ کەواتە هەیە. دەی خوا هەیە؟ بەڵێ هەیە، با نەشی بینین. ئەمە بۆ مناڵەکە بکە بە دین. ئەمجا پێڵێ سەیری هێڵی کاکێشان بکە کە شەوانە دەڵێ فامیلەیەکی چندراوە و خوریشی کراوەیە. ئەڵێ ناوێن ناوە کورد کاکێشان وەکو تۆزی کاوایە. بەڕێزان درێژی ئەم هێڵی کاکێشانە لەم سەر بۆ ئەو سەری 150,000 ساڵی تیشکیە. بۆ معلوماتی جەنابتان مانگ چەند لە زەوی و دوورە؟ 1 چرکەی تیشکی بە 1 چرکە کە سعات ئەوا دەکات مانگ دەگاتە ئێرە ڕووناکیەکەی. ئەو ڕۆژە بەو هەموو بەهێزیەوە بە 8 دقە دەگاتە ئێمە. یعنی ئەگە ماڵەکە بە 1 چرکە ئەوە مانگە، بە 8 دقە بیگەیە ئەوە ڕۆژە. بەڵام هێڵی کاکێشان 150,000 دانە ساڵ لە 1 چرکەشا 300,000 کیلۆمەتر بڕی بێ ئەمجا ئەم سەراوسەرەکەیەتی. ئەمە هێشتا هەرەوەیە کە لەبەر چاوی مرۆڤە 1 ملیار مەجەڕەی واشەیە کە مرۆڤ نەیدۆزیوەتەوە، هەر بە مەرسەدیش ناتوانێت بیبینێ. جا ئەمە بۆ تەلەبەکە باز دەکەی هەمووشی دەسوڕێتەوە بە پێچەوانی میلی کاتژمێرەوە. کۆمەڵەی خۆری ئێمە کە بە دەوری خۆرەوە وەکو زەوی و مانگ و زوحەل و مشتری و ئەوانە بە دەوری هێڵی کاکێشاندا ئەوانیش لە سوڕانەوەدان. زەویەکەی ئێمەش دەسوڕێتەوە 1600 کیلۆمەتر لە سعاتێکا زەوی بە دەوری خۆیان خول لەخوا، بەڵام ئەویش بە پێچەوانی میلی کاتژمێرەوە. بە دەوری خۆردا زەوی دەسوڕێتەوە 30 کیلۆمەتر لە 1 چرکەدا. ڕۆژ بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە 200 کیلۆمەتر لە 1 چرکەدا زەوی بە دەوری خۆیان وەکو ئاشەمەکینە دەسوڕێتەوە. مەجەڕەی کاکێشان بە دەوری خۆیدا 240,000 کیلۆمەتر دەبڕێ لە 1 چرکەیە، ئەویش بە چوار دەوری خۆیان دەسوڕێتەوە. بەڵێ هەمووی دەسوڕێتەوە. والسەماء ذات الرجع، هەمووشی دێتەوە شوێنی خۆی، هیچی لە خولگەی خۆی لا نادا، چونکە ئاسمان وا دروست کراوە هەمووی لە مەداری خۆیان دێ. قورئان لە سوورەتی یاسینە کە لەسەر نەخۆشی حاڵەتی مردن دەیخوێنی دەفەرمێ وكل في فلك يسبحون. هەرچی تۆ لەم ئاسمان و گەردونایە دەیبینی هەمووی مەلە دەکا و بەردەوام لە خولانەوەدایە. ئەمە مامۆستایەک لە پۆلە ئەمە بۆ تەلەبەکان باز دەکەوە، ئەمە عیلمە. لێرەدا سەرنج بدەن ئەلکترۆنە وردەکە بە چاو نەدەبیندرا، بە دەوری ناوکە بە پێچەوانەی میلی سعات ئاوا دەسوڕێتەوە، هەموو ئەو ئاوا دەسوڕێتەوە بە پێچەوانەوە. خۆر ئاوا دەسوڕێتەوە، زەوی بە دەوری خۆی خۆرە هەر ئاوا، مەجەڕەکە هەر ئاوا دەسوڕێتەوە، هەمووی بە پێچەوانەی میلی کاتژمێرەوەیە. لە ئەلکترۆن تا مەجەڕە لە گەردونە هەمووی بە پێچەوانەی میلی کاتژمێرەوە دەسوڕێتەوە. مامۆستا دەشتێکم نیشان دە بە چاو ببیندرێ بزانم شتێکیش ئاوا بە پێچەوانەی میلی کاتژمێر بسوڕێتەوە. مامۆستاڵێ باوکت نەچوو بۆ حەج، باپیرە نەچوە بۆ حەج، نەگەڵتە بە حەج بکەی بڵێ حاجی چییە؟ ئێستا خەڵکێکی خۆی بە مستەقە بەزانە گاڵتەت بگە حاجی، نا بڵێ تەلە بە خۆشەویستەکەم. ئەو مامە حاجیش کە چوە بۆ حەج ئەویش بە دەوری کەعبەی ماڵی خوادا وەکو پێچەوانی میلی کاتژمێر دەسوڕێتەوە. سبحان الله. ها دین هەمووی تێکەڵاوکە لە مێشکی قوتابیەکەیە. دەی ئەمە پێمان دەڵێت چی؟ ئەمە پێمان دەڵێ ئەو خوای ئەلکترۆنی دروست کردووە، ئەو خوای مەجەڕە و خۆر و مانگ و ڕۆژی دروست کردووە، هەر ئەو خوایش کەعبەی دروست کردو و ئەمری کردو بە چوار دەوریا بسوڕێنەوە. کەواتە هەمووی یەک خوای هەیە. ئەگە دوو خوا بوویایە و خوا نەبوویایە دەبوو ئەمان ڕێکەوتە. کابرایەکی بێدین کوتی وەڵام ئەمە ڕێکەوتە، جات خوا ڕێکەوت عەقڵ دەیگرێ. ئەم هەموو کەون و کائینات هەمووی بە پێچەوانی میلی کاتژمێرەوە. وتم وەکو ئەو شێتەم دێتە بەرچاو لە قالەشێتیان پرسی بوو چ سوودفەیەک زۆر مهمە بەلاتەوە. وتی وەڵڵاهی یەک شت زۆر سرم سوڕماوە لێی تێناگەم، سوودفەی ئەوەی دایک و باوکم هەردووچیان لە یەک ڕۆژا زەواجیان کردووە.
دایک و باوکەت بەیەکەوە زەواجیان کردووە ئەو عەقڵی نەیدەبڕی زۆر تەسادیفێکی سەیرە دایک و باوکم لە یەک ڕۆژە زەواجیان کردووە دەی تۆ عەقڵت نایبڕێ گردوونێک لە ئەلیکترۆنەوە تا مەجەڕە و تا مام حاجی دەوری کەعبە هەمووی بە پێچەوانی میلی کات ژمێرە ئەوە لە قالەشێت خراپترە لێ قەوماوە ئەینا دەبێت دام بنێ بەوەدا بەس یەک خوا هەیە کە ئەڵڵایە هەموو نیزامەکە بەخۆی دەسوڕێ چەند جوانە مناڵەکانمان بەم عەقڵە پەروەر دەکەین بە ئەو پەڕی زانستی مناڵ لەمایە ترسێ بە ڕێزان نەخێر ڕێزی مام حاجیش لە دڵی ئاچەسبێ ئەمجا مامۆستا لە جوغرافیادا باسی زەوی بۆ مناڵەکان دەکەی بۆ ناوەندیش دەکەی بڵێ خوا لە قورئانەکەیە خۆشەویستانم چاوگەشەکان ئەو پێغەمبەری ئێمە محەممەد پێغەمبەری خوایە ئەینا خۆ نەچوو بۆ سەرمانگ بە قەمەرە سناعی نەیڕوانی بۆ بزانە زەوی چۆنە کەچی لە قورئانەکە دەفەرمێ وەالئەرض بعد ذلك دحاها خوا زەوی بە شێوەی هێلکەی نەعامە دروست کردووە هێلکە خڕ نییە ئێستاڵان زەوی خڕە هەڵەیە قورئان دەفەرمێ خڕ نییە بە قەدەر وەک هێلکە وایە کاتێ لە سەدەی 19 تا دەرکەوت بەڵێ ئەگەر شتێک خڕ بێ ئەبێ هەردوو تیرەکەی وەکو یەک بێ بەڵام لە هێڵی ناوەڕاستە زەوی 42 کیلۆمەتری زیاتر لە هێڵەکانی تر کەواتە زەوی خڕ نییە هێلکەیە 42 کیلۆمەتر فەرقی هەیە پێغەمبەری خوا ئەمەی لەکوێ زانێگە قورئان کەلامی خوانە بێ پێ بڵێ کوڕی خۆم خوا لەو حەجەی کە مامە حاجەکەمان دەچێ دەفەرمێ یەئتینە من كل فەج عەمیق لە هەموو شوێن و شی و دۆڵێکی قوڵەوە دێن قورئان نافەرمێ یەئتینە من كل فەج بەعید دەفەرمێ قوڵ نەک دوور بۆ قوڵ چونکە زەوی مادام هێلکەی بێ شتی هێلکەی و خڕ ئەبێ قوڵیشی هەبێ سوبحان الله قورئان باسی قوڵی دەکا دەی هەر لە حەجی مامە حاجیدا بۆمان دەردەکەوێت کەمە زانستی جوغرافیا هەیە زەوی نیوەی ڕۆژە و نیوەی شەوە زەمانی پێ سەلەم وان دەزانی خەڵک تا ئەم دواییانش چونکە چێ چوو بۆ ئەمریکا چێ چوو بۆ سوید و باشووری نەرویج هیچ کەس هەنان دەزانی مرۆڤێکی دەبێت ڕەنبێ لێشی نەبوو بێ بەڵام قورئان دەفەرمێ وەلا اللەیل سابق النهار قەت شەو پێش ڕۆژ ناکەوێت نیوەی دنیا هەمیشە ڕۆژە نیوەی شەوە ئەمە قورئان ئەو زەمانە ئەوەی باس کردووە دەی مامۆستا بڵێ خۆشەویستەکانم ئەم محەممەدە پێغەمبەری خوایە چونکە ئەمانی لەکوێ زانی عەقڵ قبوڵی نەدەکرد دەبووە هەر نەیوتایە بەڵام چونکە کەلامی خوا بوو نەیتوانی بیشارێتەوە ئەی مامۆستا یەکێ پرسیار دەکا کوردایەتیەکەی ماشەڵڵا زۆر بەقووەتە فولە ئەڵێ باشە مامۆستا بۆ وەکو برایە زیدیەکانمان نەچین بۆ لالەش بۆ حەج خۆ باوکم و مەنتیقەی بادینانە خۆشترە بۆ بڕۆین بۆ مەککە ئەی بۆ نەچین بۆ فەڕەنسا ئەی بۆ نەچین بۆ لوبنان ئەمە وەڵامی مناڵێکە وەڵڵاهی ئەم شەو میوانێکمان هەبوو کوردایەتیەکەی لەسەریەوە دەڕژا بەڵام بۆ کوردکوژی بیکەیسەکەی دەرێ ناو باش بوو مەجای نەبووە ئێنا ملیۆنە خەڵکی دەکوشت کەچی زۆر ڕخی لە عەرەبە ئەیگو ئەرە بۆ نەچین بۆ ئەو مێرگەپانە بۆ حەج باشتر نییە مەککە چییە بەڕێزەکەم ئینسان کە نەزان بوو هەموو لەشی عیبە بەڵام لەوە عیبترەوەی گوێ نەگرێ مامۆستای تووڕە مەبە بڵێ ئازیزەکەم خۆشەویستەکەم ئێمە بڕوامان بەدات پەروەرینە مناڵەکەڵە بەڵێ بڕوامان بەوەنیە دینی ئیسلام دینی هەموو عالەمە بەڵێ وایە وما أرسلناك إلا رحمة للعالمين دەی دادپەروەری خوا ئەوەیە مەککە چەقی وشکانێ لەسەر زەویدا سبحان الله یەک زەڕە بۆ ئەم لەولا فەرقی نییە کابرایەکی میسری عالمێکی گەورە دکتۆر حسێن کەمالەدین ویستی قیبلەنامە بدۆزێتەوە وتی من کە چوومە ئەوروپا ئەوانەجاری مزگەوت نییە نازانم ڕوو لەکوێکم لە نوێژە کە ئەتڵەسی هێنا خەریتەی هێنا بۆی قیبلەنامە دروستکە سبحان الله دەهشەت گرتی وتی وەڵڵاهی ڕێک کەعبەی ماڵی خوا چەقی زەویە لە هەموو شوێنەکان و هێڵەکان وەکو یەک بۆی دێتەوە چەقی زەویە لەسەر وشکانیدا دەی خوای عەلیم ئەم شوێنەی هەڵبژاردەوەی کەس گلەی نەکا ئەو بڵێ لە منەوە نزیکترەوە نەخێر لە ناوەڕاستی هەموو جیهانە دایناوە عالمێکی ئەمریکی ئەڵێ مەککە شوێنی کەعبە دڵی زەویە چونکە هەموو مەجەڕە و هێزێک و کەوکەبێک و ئەستێرەیەک هێزی کێشندەی هەیە ئەو هێزی کێشندەی زەوی کە مانگ و ڕۆژ ئەوە بەرێکەوە ڕاکێشێ و غەلافی جێوی بە دەوریەوەیەتی بە قووەترین کێشندەی لەو شوێنەوە کە کەعبەی لێیە چاو لێ بەڕێزەکەم هەموو عیلمە کەواتە تۆ ڕەخنە مەگرە بووە دەبێ بچین بۆ پارێ بۆ عەرەب دەبین نا ئەویش لەو سەری دنیاوە دێ ئەویش لەوێەوە دێ ناوەندێک هەیە هەموو مرۆڤایەتی بەیەکەوە کۆ دەکاتەوە ئەمە بۆ چەند جوانە مامۆستای بەڕێز لە پۆلە دانیشێ بۆ قوتابەکانی لە دەرسی جوغرافیا باسکە تۆپەکە نیشانە دەیت هەموو تەلەبەکان مامۆستا دنیا هەمووی ئاوە خۆزەوی کەمتر وشکانیە بەڵێ ئەمە لە قورئانە باس کراوە چاوگەشەکان چۆن ئەیخوا لە قورئانە 32 جار وشەی بەحری هێناوە 13 جار وشەی ئەلبەڕ وشکانی هێناوە دەی با کۆی کەینەوە 13 و 32 دەکاتە چەند دەکاتە 45 بیکە سەر ڕێژەی سەدی 45 جابەشی 32 کە ئەکاتە لە 171.1 هەتا 9
ئەی 45 دابەشی سیانزدەی کە بۆ وشکانێکە بە ڕێژەی سەدی ئەکاتە لە 127.8 ئاخرینەوە هەمووی دەکاتە لە 100 دەی ئێستا زانستی جوغرافیا دەڵێ بەڵێ وشکانی لە 127 ئەوەندەیە بەحر و دەریاکان و شوێنە ئاویەکانیش لەسەر زەویدا لە 171 ئەوەندەیە دەی بڵێ ئەمە لە قورئانی ئێمەدا هاتووە تو خوا ئەگە قورئان کەلامی خوا نەبێت چێ هەیە عەقڵی بەوە بشکێ ئەمە تێکەڵاوکە لەگەڵ دینە لەوانەی بیرکاریدا کەوانەیەکی قورسە تەڕووپاراوی کە بۆ تەلەبەکە بیکە بە دین چۆن بیکەم بە دین سێشتمان هەیە کۆکردنەوە لێدەرکردن دابەشکردن بڵێ خۆشەویستانم وەرن لە کۆکردنەوەیە با ئەمڕۆ چێ کۆکەینەوە ڕەفیقە باشەکان ڕەوشتە جوانەکان هەڵسوکەوتە شیرینەکان کۆکەینەوە لە دەوری خۆمان ئەی چی لە خۆمان دەرکەین لێدەرکردن فێری ئەومان کە ڕق مووەنی حەسوودی دزی ئەمانە با لە دەستی خۆمان دوورکەینەوە با لێی نەفرەتی لێکەین لە خۆمانی دەرکەین ئەی دابەشکردن با خۆشەویستیمان بەسەر هەموو خەڵکا دابەشکەین هەر لەوانەی بیرکاریدا مناڵەکە چەنی پێخۆش دەبێت هەر بۆ خۆی بیر دەکاتەوە چی لە خۆم دەرکەم چی بۆ خۆم بێنم چی دابەشکەم ئەمە لەوانەی بیرکاریە مامۆستای وێنە کێشان دەتوانێت باسی خوا بکە کەسێ هەیە دڵێ وێنە حرامە من پێت دەڵم دەتوانی لەوانەی وێنە کێشانە بەڕێز دەکەم تۆ باسی گەورەی خوا بۆ مناڵەکە بکەی بۆ تەلەبەیە ئەگەر لە ئامادەیش بێت چۆن وێنەی جێزەرێکی بۆ بکێشان گوێزەر سەرەکەی کە سەوزەکەیان بڕیوە گوێزەر بۆ چی باشە ڤیتامین ئێ بۆ چاو ڕێک تەماشایکە وەکو چاو وایە ئەڵەی چاو و گلێنەکە لە ناویا هەیە بڵێت سەیری کە سوبحان الله بەبێ عیلم پێت دەڵێ ئەم گێزەرە بۆ چاو باشە چونکە وێنەکەی چاوە تەماتەی کاڵەکە کەسێ نەخۆشی گورچی لەوانەی نەبێ بۆ دڵ زۆر بەهێزە سوبحان الله تەماتە ڕێک بە قەدەر دڵە وەکو دڵ وایە گوێز مێشک و زاکیرە زۆر بەهێز دەکا دیعایە نەبێ بۆ گوێز فرۆشەکان سەیری گوێز کە بەڕێز دەکەم ڕێک وەکو مێشکی ئینسان وایە توخوا گوێزێ بشکێنە دوای سەیری کە عینی سەیری مێشکی ئینسانیش کە وەکو یەکەیاننا پێت دەڵێ ئەمە بۆ زاکیرە و مێشک بەهێزە ئەمە لەوانەی وێنە کێشانە بڵێ خوا چۆنی دروست کردووە دەی ئەو خوای ئەمەی دروست کردووە هەر ئەو خوایەشە ئینسانی دروست کردووە ئەم مناڵەت چەند دڵی بەوانەکە خۆشتر دەبێت چیرۆکێک باسی مێرولەی تێدایە دارا مێرولەیەکی وردی بینی و ئەوە هینە بوو لەبیر مچۆتەوە دەی باسی یەکسە باسی مێرولەی بکە بە مناڵەکان خۆشەویستەکانم ئەزانن یەک سوڕەتی قورئان باسی ئەنەملە مێرولە باشە بۆ خوا گەورە باسی ئەو مێرولە بچکۆلەی کردووە ئەو مێرولە زۆر گەورەیە ئەو کۆمپیوتەرەی کە تۆ زۆر معجەبی پێی ئەو ئایپادە ئەو موبایلە دڵی ئای چەند عیلمی تێدایە هەموو کۆمپیوتەری دنیا بەقەدەر مێشکی مێرولە بەهێزنێ لە حەساسیەتە ئەزانی چۆن زانایەکی گەورە بە ناوی دکتۆر سەبری مرداش خەڵکی تورکیایە دکتۆرای هەیە لە بواری زیندەوەریدا ئەڵێ چەند ساڵ دیراسەی مێرولەم کرد هەندێ مێرولەم هەڵگربوو بەخێوم دەکردن دیراسەم لەسەر دەکردن پارچەی ئەلەمینیۆم بچکۆلەم هێنا لە شەکراوم هەڵکێشا و کێشەکەیم گرت بە تەرازوی زێر چڕ ئەوەندە دەکا دا مناو مێرولەیەک هات یەک قاچی لێدا بەس یەک قاچی لێدا بۆی هەڵنەگیرا ڕۆیشت هەژ مێرولەی تری هێنا و بەخۆیەوە بەنەوە بە ئاسانی هەڵیان گرت یەکسەر بەو لێدانە زانی بە نۆ مێرولە هەڵدەگیرێ ئەڵێ دوای ئەوەیان خوارد و لام بر ڕۆژێکی تر ئاسنێکم دانا و لە شەکراوم هەڵکێشا بوو کێشەکەیم گرتبوو مێرولەکان یەکیان هات و قاچێکی لێدا بەبێ ئەوەی بەلایدا بچێتەوە ڕۆیشت 26 مێرولەیەکی هێنا و بەخۆیەوە 27 بوو دوایی کە کێشامان ئاسنەکە 3 قاتی ئەلێمینیۆمەکە قورس بوو هەر بەس بە لێدانی زانی 3 کەڕەنەوە 27 دەکا سەی چ کۆمپیوتەرێک لە ماوەی یەک لەحزە ئەمینەت بۆ دەرەکە هێشتا مێشکی مێرولەکە لە کۆمپیوتەرەکە بەهێزترە دەی پەروەردگارێک ئەم هەموو عیلم و زانیاریە کە مرۆڤ پێی سەرسامە لە کۆمپیوتەرە خوارد لە مێشکێکی بچکۆلەی مێرولەدا کە چاو نایبینێ دروستی کردووە ئەها مناڵ چەند خوای خۆش دەوێ حەز دەکات چەند وانەکە خۆشە چەند تەڕ و پاراوە خوا و پێغەمبەری خۆش دەوێ کەواتە خاڵی یەکەم با ئێمە هەوڵ بدەین بۆی تەلەبەکانمان مەکتەبیان لا خۆشەویست بێ بەم شێوازە لەگەڵ هەموو دەرسێکە لە جوغرافیاکەتەوە لە مێژووەکەتەوە لە فیزیا و کیمیا و ئەحیا و زیندەوەرزانیەکەوە باسی خوای پەروەردگاری لەگەڵ تێکەڵاوکە کەسیش باسی ماری حەوسەر و جەهەنەم و شیوەکانیشی نەکردووە ئەمە دینە دین دەبێت بچێتە ناو هەموو دەرسەکانەوە ئەگەر دەتانەوێت دەرسی دین لاوازکەن من وەڵام دەبێت لە هەموو دەرسەکانە هەبێ دووەم خاڵکە زەرورە بۆی ئەم وڵاتە پێشکەوێ و تەلەبەکانمان سەرکەوتوو بن ئەوەیە مرۆڤیان لا خۆشەویستکەن هەموو ئینسانێک درسی مافی مرۆڤ حیف نێ مامۆستا ئەم ئایەتە باز نەکە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوا ڕێزی لە هەموو ئینسانێک گرتووە کوڕم ڕقل لە کەس نەبێ کەس مەکوژە بڵێ ئەوە گاورە ئەوە جوولەکەیە ئەوە کافرە ئەوە بێدینە ئەوە یەزیدیە نا هەموو کەست خۆش بێت چونکە خوا ڕێزی لە هەموو مرۆڤەکان گرتووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوای گەورە ئەوەندە بەڕەحمە ئەوەڵ ئایەت دەفەرمێ رب العالمین آخر ئایەت فەرمێ رب الناس ملك الناس إله الناس باسی مؤمنونی تێدا نییە خوای عالەمینە ڕەبی هەموو خەڵکیشە بەبێ جیاوازی ئایدۆلۆژیا و بیرروڕە دەی با ئێمە لە پەروەردگارەوە فێر بین هەموو خەڵکیمان خۆش بێ بۆ ڕقمان لە خەڵکی بێ
لما في مروفة بڵێ ئەم ئاەتە بەسە ولا تزر وازرة وزر أخرى کەس گوناهی کەس هەڵ ناگرێ خوا دەفەرمێ ئەمە براکەی وڵات دزە بەخوا ملەتە نیشتەوە دانانیش مەڵێن براکەی لەو پۆلەی تر دزی کردووە بەو مناڵە بڵێ کەس گوناهی کەس هەڵ ناگرێ ئەم شەر نێ دز بێ وەکو خوشکەکەی بێ وەکو براکەی بێ ثم إلى ربكم مرجعكم فينبئكم بما كنتم تعملون حسابي أو خلق لسر تونية بلا والله شنو قد استيقظ من بدستي ببرم داخل تو حاكم مسلماناني لي قرد شتو بارقاي پروردگار كسزا وباداش الله اخواتي او ايشي منو تونية ايشي منو تو هدايتي خلقه انه عليم بذات الصدور خواب خوي اقدار بوي كأل ردايا لخو مالا بخو فلان کس درونی پیسا بخو فلان کس حسوده دزانم دلی چونه ام ایش خوابتوی نسپاردو او بس بو خویتی انه بالتاكيد هر خو خویتی ده اما ما في مروف بیاننا همو ما في مروف ليك آتا والله كرد بيته وبو ام قرآن حيث انسان سوال كري بردرگای علمی خلق به قرآنش دماغك خوی دابه پیغمبری خاص صلی الله علیه و سلم بو منالی باسکا بو طلبه و خوێندکار و فێرخوازی باسکا جوولەکەیەک بە جەنازەی بەوێدا هێنان پێغەمبەری خۆسەڵام لەبەر جەنازەکە هەستا ڕێک ڕاوەستا هەتا تێپەڕیام جا دانیشت وتیان ئەی خۆشەویستی خوا ئەوە جەنازەی جوولەکەیەک بوو فەرمووی ئەلەیسەت نەفسەن ئەمزانی جوولەکەیە جا خوابی لەو خەڵکە نەناسم بەڵام خۆ مرۆڤە لەبەر حورمەتی بەشەریە بێ لەبەر جەنازەکەی هەستم ئەمە مافی مرۆڤە دژمنایەتی پێغەمبەر دەکا صلی الله علیه و مادام مردووە و ئینسانە ڕێز لە جەنازەکەی دەگرم ڕێز لە جەنازەکەی دەگرم چونکە ئینسانە چونکە کەسوکاری بەدەورەوە چونکە دڵیان بریندار دەبێ چونکە خوا ڕێزی لێگرتووە لە دنیادا نان و ئاو و ژن و ژیان و هەموو شتێکی داوەتەیە دەی بۆ من و تۆ ڕقمان لێ بێ و بیکوژین ئەمە با مناڵەکانمان لە ئێستاوە خۆشەویستان فێری خۆشەویستی مرۆڤ بن با مرۆڤیان خۆش بێ بەگشتی سێمیان خۆشەویستی نەتەوەکەمان خۆشەویستی ئەم میلەتی کوردایەتی کاڵ بۆتەوە داخی گرانم مامۆستانی ئازیز ئەم نەتەوەی پێدەگا لە ئەستۆی ئێوەدایە کوردیان لا خۆشەویستکەن من ناڵم نەتەوە پەرز بن ڕقی دنیای لە عەرەب بێ لە تورک بێ لە فارس بێ نا بڵێ ئێمە نەتەوەیەکین خوا زمانی پێبەخشیوین ئاەتی خوایە کە من کوردم کە لە خاکی کوردستانە لەدایک بووم کە زمانم کوردیە ئەوانش برا منە گەستەمم لێ نەکەن من ستەم لە خەڵک ناکەم و ستەمیش قبوڵ ناکەم خوا با نەتەوایەتی لە پێشتر بێت لە حیزبایەتی ئێستا خەڵکێک بە تایبەتی ئەمەی کە ئێستاوا خەریکە دەڕوا و پێدەگا داخی گرانم بەخوا حیزبەکەی خۆشتر دەوێت لە کوردەکە نا ئەبێ ئێمە حیزب بە قوربانی کورد کەین نەک هەموو کورد بە قوربانی حیزبەکە و لایەنەکەی خۆت کەی هەڵبژارنێک دەکرێت باتە زویرات دروست نەبێ هەمومان براوی من جمعی ڕابردوش عەرزم کردی ئەوەی شیری پاکی و حەڵاڵی لە دایکی خۆی خوارد بێ ئەگەر خزمەت دەکەی منیش دەمەوێت خزمەت بکەم بەڵام میلەت دەنجی بە من نەداوە بە تۆی داوە فەرموو تۆش مەیدانی خۆت تاقی بکەوە خوا فرسەتت داگە خوا دەکا خزمەت بەنەتەوە میلەتەکەم دەکەی جاوە ئاواتی منیشە ئەوەی شیری حەڵاڵ بێ چەک بەرامبەر بە برای مسلمان و هاوزمانی خۆی بەرز ناکاتەوە فیشەک بە ئاسمانە ناتەقێنێ ئەڵێ خوا لێت بەزیاد بێ کە وڵاتەکەم دەنجی فیشەکی لێ بڕاوە من سپاسی شارۆچکەی خۆمان وەک پیرەمەگرون دەکەم کە جەنابتان ئەلحەمدوللا بەوەعی خۆتان بە گەنجەکانمان فیشەکتیان ناتەقێ خەڵک بە گژیەکان ناچێت لێی زیادکەن ئینشاءالله ئێمە دەبێت هەموو حیزبەکەمان بە قوربانی نەتەوە گەورەکەمان کەین کە کووردە نەک کوردەکە بە قوربانی حیزب و لایەنە بچووکەکەی خۆمان کەین خۆشەویستی نەتەوە میلەتەکەی خۆمان ضرورە لە دڵمانە هەبێ چوارەمیان خۆشەویستی کوردستان خۆشەویستی دایکی نیشتیمان بەڕاستی ئەم خۆشەویستیش کەم بووەتەوە من مناڵێک کە دەبینم خۆی هەڵدەواسێت لەقی ئەو دارە دەشکێنێتەوە مامۆستای بەڕێز بەڕاستی تۆ دەتوانی قەناعەتی پێ بکەی بە یارمەتی دایک و باوکیش لە ژینگەی ماڵەوە مینبەری مزگەوتیش و دام و دەستگا و ڕاگەیاندنەکانی حیزبەکانیش و حکوومەتیش بە هەمومان بڵێن ئەم کوردستانە ماڵی خۆتە ئەم دارە مەشکێنە ئەم کلێنسە فڕێمەدە وەڵڵاهی لە وڵاتی یابانە لە بابەتێکی ڤیدیۆییدا ئەنتەرنێتیدا بینیم مناڵەکان وا فێرکراون ئەو پێڵاوەی هەڵدەگرێت کە دەچێت بۆ قوتابخانە ڕەفەکان دانراوە پیان و تۆ ژمارە 2 یان ژمارە 10 ئەم مناڵەیە حتا ئاخری ساڵ پێڵاوەکانی خاتە ئەو ڕەفەیەوە پێڵاوی مناڵێکی تر فڕێنادا پێڵاوی پاک لە پێ دەکا بۆ ژوورەوە مامۆستاش بە هەمان شێوە دێتەوە پێڵاوی کەسێکی تر دەستکاری ناکە ئەو مناڵە لە ئیبتیداییەوە فێری نیزام دەکرێت فێری ئەوە دەکرێت پێڵاوی پیس مەبە ناو شوێنەکەوە چەترەکە بارانی پێوەیە فێر بۆ ئەی خاتە قایڵ بێکەوە علاقەیەکی تیا هەڵدەکێشێ بۆی ئاوەکە نەباتە سەر فەرشی مەکتەبەکە سەیری کە بۆی ئەم تکەیە نەچۆڕێتەوە بۆ گەنەکە ئەم مناڵی ئێمە چەند جوانە لە ئێستاوە فێری خۆشەویستی ئەم کوردستان و ئەم نیشتیمانەی بکەین ئاخر خاڵ و کۆتایی وتارەکەشم ئەوە دەڵێم دایک و باوکان هاوکاری مناڵەکانتان بن وا مەزانن مەکتەب و قوتابخانە بەس بۆ ئەوەی مناڵەکە لە کۆڵ بێتەوە لەگەڵ حرمەتم دایک و باوکی واڵە ئەو خەی مەکتەب هاتەوە مناڵەکان لە کۆڵ بۆەوە چانە نیوە ڕۆژەکەی لە ماڵ نییە
بەخوا خوێندنگا ڕەنجی ئەو مامۆستا بەڕێزە ئەو هەموو تەلەبەی کە بۆ خوێندن دەچێت حەیفە بە مناڵی من و تۆوە بەفیڕۆ بچێت کە ناینێری بۆ خوێندن هەر مەینێرە کاسپێکی پێ بکە با فێری پیشەیەک بێ نەک بڕاتە دەرەوە لە کۆڵت بێتەوە. نمونەیەکی زۆر جوان هەیە بەسەرهاتێکەیە کچێک بەناوی بروک ئیلسین. بروک ئیلسین لە 11 ساڵیدا سیارە لێدا بەس تەنها سەری دەجوڵێ شەلەلی ڕوباعی دەگرێ تەنان هەناسەشی بە ئامێر بۆ دەدرێ هەناسەکەشی تەبیعینە چونکە سنگی شکاوە. لە 11 ساڵیە تووشی ئەم کارە ساتە دەبێ دایکی وەک شێرژنێکی مرد ئەڵێ نابێ ئەم مناڵم لە خوێندندا ببڕێ هەموو ڕۆژێ وەک مەلۆتکەی ساوا چونکە هیچ دەسەڵاتی نییە خاوێنی دەکاتەوە جلوبەرجی لە مەکتەبی لەبەر دەکات نانی بەدەمەوە دەکات لەگەڵی ئەچێت لە پۆلا دادەنیشێت تا دەرسەکان تەواو دەبێ. ئەڵە خەڵک بە نیو سعات تەلەبە ئامادەکەم من جاوێت 4 ساعتی پێوە دەبم تا پێشاوێک دەکات و تا پاچی دەکەمەوە. دەیبا لە مەکتەبە هەموو شتەکانی بەدەست بۆ دەنووسێتەوە دوای دێ لە ماڵە دەرسەکانی پێڕەوان دەکات تەنها کۆمپیوتەرێک دەتوانێت بەکاربێنێت کە بە دەنگ کار دەکات فوی پێدا دەکات و قسەکە دەکات کۆمپیوتەرەکە بە خۆی حاڵیە بێ شتەکەی بۆ دێنێتە سەر شاشەکە بەس زمانی ئیش دەکات تەنها سەری هیچ لەشیکە ئیش ناکە. ساڵی 2000 لە 11 ساڵیەوە تا 4 جامیعەی پێتەواو کرد. ساڵی 2000 لە جامیعەی هارفارد بەناوبانگترین جامیعەی دنیا و کچە تەخەڕوزی کرد و کوڵاوەکەی وجلی جامیعەی لەبەر کرد و بەکەلۆریۆسی وەرگرت. ها سەیری کە ئەو هەموو ساڵە دایکی وازی لێ نەهێنا نابێت لە خوێندن دواکەوێ بەو هەموو زەحمەتە ئێستا بەتەمایە ماستەر و دکتۆراش بێنە لە هەمان جامیع و لە بوارێ بەشەکەی خۆیدا. مناڵەکەی تۆ ساغە دەی هەستە بەیانیان نانێکی بدەیە وەڵڵی مناڵی وا لە مەکتەب گریا و توێتی برسی مەدایکم لە خەو هەڵناستێ تانی وە شەو سێ چوار ئەڵقەیدی وەداماوە ئەمجا بەیانی خەبەر نابێتەوە چ جاوی نوێژ ناکە مناڵەکەت دەڵێت جانتاکەت بگەرە لەویش نیوەی کتێبەکانی فڕێداوە برام پرۆسی پەروەردە و فێرکردن ئاوانە پەروەردە لە پێش فێرکردنەوەیە. خۆ ئەو خەڵکی کە دەچێتە مەکتەب هەمووی نابێ بەشت بەڵام با ئینسانێکی ڕێک و پێکی لێ دەرچێ با ئینسانێکی محتەرەم و ڕێزداری لێ دەرچێ با ئینسانێکی موسڵمانی دڵسۆز بە خاک و نەتەوە موسڵمانانی لێ دەرچێ. نانی بدەیە جلەکانی بۆ بشۆ ئەلحەمدوللا هەموو شتێک هەیە ئاو هەیە تاوێت و سابوون هەیە حەیفە و جلە پیسە بەرێتە مەکتەب حەیفە تەلەبەی موسڵمان ڕشک و ئەسپێ لێیدا و مامۆستا ناچاوێت بە مەقەز بۆی بقرتێنێ ئەبێت تۆ دایک بی فعلەن باوک بی بزانی تەلەبەکەت دەخوێنێ ناخوێنێ دەرچووە دەرنەچووە باوک هەیە چووە بۆ مەکتەب مامۆستا لە پۆلی چەندە بۆ خوا نازانم تەلەبەکەم لە پۆلی چەندە مامۆستا بزان لە پۆلی چەندە تۆ ئەولادی تۆیە تۆ نەزانی لەم ساڵەیە ئەم کوڕەی تۆ ئەم کچەی تۆ لە چ ئاستێکا دەخوێنێ لە چ پۆلێکا دەخوێنێ دوایش گلەی لە مامۆستاکە وەڵا مامۆستاکان دەریان نەچان مامۆستایانی دڵسۆز و بەڕێزم ئینشاءڵڵا هەرگیز درێخی ناکەن میوانداری کەم بکەنەوە هەل لە ئێستاوە بەڕێزانی وا هەیە عادەتی پێوەگرتووە هەموو شەوێ دەستی ژن و منداڵی دەگرێت لەم ماڵ بۆ ئەو ماڵ لەو ماڵ بۆ ئەو ماڵ جا لەوێ ئەم حیزبە دەرچۆ ئەڵام فڵان کەس دەنگی ئەوەندە هێناوە و بابە ئەو مناڵانە گوناحن جاری بە تایبەتی زستان دێ خۆ ناکرێ هەموو ژوورێک سۆبەیەکی تێدا بێ هەموو قەڵەخانووی دوو قات و سێ قاتی نییە مناڵەکان ئەو شەوەیان دەبێتە قوربانی مناقەشاتی بێسوودی سیاسی من و تۆ تەلەبەی شەشی هەیە تەلەبەی سێ هەیە لەبەر خاتی خوا سەردانەکە بە موبایلێک بێ بە 5 دقەی ڕۆژ بێ شەوگارێکی دوور و درێژمە هێڵە منداڵەکان ساعیەکەیان لێ تێکچێ هەر کەس ویژدانی نەبێ لەوانەیە دینیشی سەلامەت نەبێ یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەیت یا ڕەبی خوا بە گەورەی خۆت ئەم تەلەبانە لە کوڕ و کچمان ڕوو دەکەنە ناوەندەکانی خوێندن یا ڕەبی خوای زانستێکی بە سوودیان پێ ببەخشی دڵیان پڕکەی لە خۆشەویستی خۆت خۆشەویستی وڵاتەکەمان نەتەوەکەمان مرۆڤایەتی بەگشتی و مسلمانان بە تایبەتی یا ڕەبی خوا هیدایەتی مامۆستاکانم بدەی یا ڕەبی خوا تەوانا و تەحەمل و عیلم و حلمی زیاتریان پێ ببەخشی بتوانن زیاتر خزمەت بکەن یا ڕەبی خوا ئەم وڵاتە مناڵەکانی قەڵەم بەدەست بن چەک بەدەست نەبن یا ڕەبی خوا وڵاتێک بە عیلم و عەمەلی ساڵح ئاوەدان بێتەوە خوا دوورمان کەی لە شەڕ لە فیتنە لە ئاشوب لە خۆکوژی لە براکوژی لە ڕق و قیم بەرامبەر یەکتر دڵمان بکەی بە برا دڵێکی خاوێن ڕۆژگارێکی خاوێن نێتێکی خاوێن حکومەتێکی دوور لە گەندەڵ و خاوێن یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵمان بکەی ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی گرفتاری دەرونیا ڕەحمی پێ بکەی ئەو ژنمێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ئەو خێزانانی بەختەوەرن خوای لێیان تێک نەدەی ئەوەی مناڵی نێپێی بەخشی ئەوەی مناڵی لاسارە خوای بۆی ساڵح کەی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وأصحابه وسلم تسليما كثيرا أوصيكم عباد الله ونصي قبلكم بتقوى الله وطاعته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. آمين آمين برحمتك يا أرحم الراحمين.